لە سەرەتا دێمە وەکو گەنجانی باشووری کوردستان لە چواردەی مانگەوە چالاکی قەلغانی زیندومان پێکەنەوە لە بناری قەندیل دژی ئەم داگیرکاریی سەرخاکی باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. جودا لەوە لە ڕۆژانی پێشودا تورکیا سیاسەتێکی نوێ بەکارهێنێت دژی شەڕکردن دژی گریلاکانی کوردستان ئەوش بە جلی پێشمەرگەوە هێرشی سەر گریلاکەن. ئەمە واگەێنێت تورکیا تەواوی هەوڵی خۆی خستۆتە گەڕ هەتاکو و شەڕی براکوژی لە نێوان گریلا و پارتیەکانی تر دروست بکات. لە کاتێکدا کە جلی پێشمەرگە خاوەنی هەزاران شەهیدین کە جلی پێشمەرگە ڕێز و تایبەتمەندیەکی خۆی هەیە لەلایەن گەلی باشوورەوە. ئەمە واگەێنێت کە تورکیا دەستی برۆتە بۆ هەموو شتێک هەتاکو شەڕی براکوژی دروست بکات، هەتاکو خێنی یەکتر بڕێژین، هەتاکو ئێمە بتوانین یەکتری قەتڵ و عام بکەین. ئەمە سیاسەتێکی هەتاکو بڵێ پیسە لەسەر خاکی باشوور و لەسەر تەواوی کوردستان بەڕێوەچێت لەلایەن تورکیا و ئاوازانەوە. ئەمە لە کاتێکە کە پارتی و یەکێتی تەواو نۆکەراتی خۆیان بۆ دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئێران دووپات دەکەنەوە کە هاوکاری دەوڵەتی تورکیا و ئێرانەکەن داگیرکاری سەر خاکی باشوور بەڕێوە ببن. لە کۆتاییدا ئێمە وەکو گەنجانی باشوور ئەم کارە شەرمەزارەکەین و داوا لە گەلی باشوور ماڵباتی شەهیدان بنەماڵی پێشمەرگاکەین کە خاوەن دەربکەون لەم ڕەوشە، چونکە کوردستان لە ئێستادا لەوە ڕۆژێکی زۆر جدیایە. ئەگەر ئێمە وەکو گەلی باشوور خاوەن هەڵوێز نەبین، تورکیا و ئێران بە تەواوەتی خاکی باشووری کوردستان و کوردستان بە گشتی داگیرەکەن. بۆیە داواکارم لە تەواوی ماڵباتی شەهیدان و باشووری کوردستان کە خاوەن دەربکەون لەم ڕەوشەی ئێستای کوردستان و ئەم داگیرکاریە هیچ قبوڵی نەکەن و شەرمەزاری بکەن.